ئەم بەرنامەیە بە سپۆنسەری کۆمپانیای ڕۆژی نوێ. This is NRT's Dialogue. سڵاوتان لێبێ من توانە عوسمان لە بەرنامەیەکی تری دیالۆگا پێتان گەشتمەوە. بابەتی ئەم هەڵقەیەمان قسەکردنە لەسەر قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستانە و کاریگەرەکانی لەسەر کۆمەڵگەی کوردی و هاوکێشەی ژیانی سیاسی لە هەرێمی کوردستانە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە ئەم جارە میوانێکی تایبەتمانەیە کاک محەممەد کەریم ئابووری ناس و گوێگری سەرۆکی منتدای ئابووری لە کوردستان. بەخێر کاک محەممەد. لە میوانە هەمیشەیەکانی هەڵقەکەشمان هەرێک لە ڕێبین هەردی، شوان محەممەد، دکتۆر زانە ڕەوف، بەخێرات نێم وڵایەتانەکەم. کاگێ محەممەد کەریم لە جەنابتەوە دەست پێ بکەین. ئێمە ساڵی پار هەڵبەت ئێستا هەرێمی کوردستان لە قەیرانێکی ئابووری بە قووەتەیە. ساڵی پار لە مانگی 2 لە شوباتی پار دوای لێکتێنەگەیشتنی نێوان هەرێم و بەغدا ئەوە بوو نووری مالیکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق موچەی هەرێمی کوردستانی بڕی. بە دواییە لە حوزەیرانی پارە داعش پەلاماری موسڵ و بەشێکی محافزەی سەلاحەدین و دیالیە و بەشێکی زۆری عێراق لە سا 35 بۆ 40 خاکی عێراقی داگیر کرد. بەهۆیەوە عێراق و هەرێمی کوردستان تووشی شەڕێکی بەهێز بوو لە چەندین جەبهە و لە چەندین لاوە کە ئەمەش دیسانەوە بواری ئابووری و ئەرکی با بڵێن ئابووری عێراقی سەختتر کرد. سەرەتای ئەم ساڵیش نرخی نەوت لە بازاڕەکانی جیانە بە شێوەیەکی بەهێز داڕما بە ئەندازەیەک چووە ئەو نرخانەی کە بۆ ماوەیەک لە ساڵی 2009 هەبوو کە لە 100 و قسوورەوە هاتە سەر 43 دلار. ئەم سێ ڕووداوە لە ماوەی کەمتر لە ساڵێکە وای کرد قەیرانێکی ئابووری گەورە ڕوبەڕووی هەم عێراق و هەم هەرێمی کوردستانیش بێتەوە. لە ئێستا کاریگەرەکانی بە شێوەیەکە کە موچە دوا کەوتووە و خەڵک 3 تا 4 مانگە موچەی وەرنەگرتووە، پرۆژەکان هەمووی وەستاوە لە هەموو پرۆژە ئیسسماری و ئێعمارەکان لە عێراق و لە هەرێمی کوردستانە بە تایبەتی و لە هەمان کاتە بانقەکانمان ینی نیشانی پرسیار چۆتە سەر مزداقیت و سقیان لە بەردەم ئینهیاران ئەگەر ئینهیاریشان نەکردبێ. کۆمەڵی کاریگەری ئابووری زۆر ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراق بووەتەوە. بە تایبەتیش باسی هەرێمی کوردستانەکەن لە برەوەی بەهۆی لێک تێنەگەیشتنی لەگەڵ بەغایە ئەوەندەی تر بارە ئابوورێکی قورستر بووە. وەکو ئابووری ناسێک ئەو زاویەی کە خۆت سێری دنیای لێوەکەی پێ دوایە کاریگەرەکانی ئەم دۆخە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر کۆمەڵگەی کوردی و لەسەر کۆمەڵگی ئێمە چییە؟ لە ڕاستیدا قەیرانەکان هەبوو، ینی پێش ئەوەش هەبووە. ئەتوانین بڵێن هاتنی ئەو فاکتەرانە داخڵبوونی وەکو فاکتەری اقتصادی وەکو فاکتەری سیاسی بۆ ناو مجتەمەعی کوردستان قەیرانە ئابوورێکی زیاتر قوڵ کردەوە. بە مانایەکی تر ئەگەر بەهاتایە و فاکتەری سیاسی ئەمڕۆ داعش نەبووایە کە هەڕەشەیەکی زۆر گەورەیە و لەبەر دەرگاکەمانایە ڕەنگە ئینهیارێکی کاملانی بۆ کاملی سیستمەکە بڕوخایە تەحملی قەیرانەکانی نەکردایە. لە ڕاستیدا ئەوانی کە جەنابەت ئاماژەت پێکرد و پێش ئەوەش تەسیراتەکانی لەسەر کۆمەڵگەی کوردستان قوڵ بووە، بە تایبەتی لە هەرس پێهێنانی جیهازی بەرهەمێنانی کوردستان لە کەناڵەکان تقریبان کردێ دەرەوە. ئەمە هەر ئەوە نییە کە بۆ نمونەکەڵین جیهازی بەرهەمێنان لە کوردستان ئاچێتە دەرەوە کە بردێ لە کەشت و کاڵ و پیشەسازی. ئیتر من بەس لە ڕوانگەی بەرهەمی کشت و کاڵی خۆ بەرهەمی پیشەسازیەوە سەیری کۆی ئابووری کوردستان کەم نا تەسیراتی تری هەیە، چۆن هەرسهێنانی سیستمی ئابووری کوردستان بەهۆی قەیرانەکانەوە پێش قەیرانەکە کەتون بێتەوە چۆن تەسیری کردو سەرەوەی کە بیەکارە لە وڵاتەکەمانە زۆر بێ. کە تو ئەڵی بیەکاری لە وڵاتەکە زۆر بێ کەواتە تۆ لە لایشتر ئیشتە سەر ئەواکی کە دەخل لە وڵاتەکە کەم بکەیتەوە. کەمبوونەوەی دەخل تاسیەکاتە سەر وەزعی عائیلە و هەڵوەشانەوەی عائیلە. بە دیوەکەی تریە تۆ بتێوە نەتەوێت جۆرێک لە پاشکۆیەتی سیاسیت بۆ ئەو وڵاتانە دروستە بێ کە تۆ سەرچاوی ئەمنی خۆراکی تۆن. ئێستا ئێمە ئەمنی خۆراکی خۆمان بەڕاستی دەست خۆمانان نییە. وای کردو بووین بۆ پاشکۆیەک بۆ کۆی سیستمی جیهازی بەرهەمێنانی عالمی بە تایبەتی وڵاتەکانی ئەقلیم. ئەمەش کێشێکی زۆر گەورەیە کە تۆ
لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی کۆمەڵاتیشەوە هەڕەشەیەکی جددیە لەسرت خەڵکی تر ئەم حاڵەتی کە دروست بووە وەزعێکی تری بۆ قوڵ کردومەتەوە ئەوەیە کە ئیسپاتی کرد کە لە کوردستانە ئەوەی کە قیادی سیاسی کورد فەخری پێوە کرد کە داهاتی خەڵک زۆر بووە دەرکەوت داهاتێکی حەقیقی نییە داهاتێکی مزەیەفە داهاتێکە دروست کراوە لە دوای مێزی ئیدارەوە داهاتێکە بە ئیستیحقاقاتی توانای فکری و توانای جەستەیی نییە بەخشینەوەی داهاتە ئەمە خۆی لە خۆیان مشکلێکی گەورەیە بەجارەت قەلەم هێزێکی دەرەکی خۆمان ئەتوانێت بهێنێتەوە بۆ سەر هێڵی هەژاری ئەمە مشکلێکی گەورەیە بەڕاستی کە کوردستانی تێکەوتووە خەڵکی تر کە زۆر مهمە ئەوەیە کە تۆ لە ڕووی هەرسپێهێنانی جیهازی بەرهەمێنانی کوردستان خۆتەوە و زایدەن ئەو ژێرخانی ئابووری کە چەندین ساڵە بەڵێن پارەی تاسە فکرێت هاتوۆتە سەر سکەی خۆی تا ڕادەیەک ئەمەش جارێکی تر بەهۆی قەیران ئابوووریەکەەوە کێشت بە دروستەکە مشکلەکەی ئێمە سەر ئەوە دیە کە من موچە بۆ بە 3 مانگ ئەوە ڕەنگە خۆی لەخوا مشکلێکی گەورەیە بەڵام مشکلێکی لەوە قوڵترم بۆ دروستەکە دەوەیە کە ئەو مەصرفی کردومە لە ژێرخانی ئابووریە لە پرد لە ڕێگەوبان لە خستەخانە لە قوتابخانە بەپی قانونی اقتصادیش تۆ هەموو ساڵێک لە 5 بۆ لە 7 ئیدیثاراتی دەبێت لە ناوەچێت چەند مەکتەبمان هەیە ئێستا کە مڕەشەح بووی کە تۆ تابیری کەیتەوە چەند دایرەمان هەیە ئێستا مڕەشەح بووی کە ناتوانین دەوامی تیا بکەی خەریکە ئەڕوخێ باشە تۆ گەر معاشیش ڕاگرت ڕۆژ تاوەرە ئەمانە تەسکە بێتەوە کەواتە کە من ئەسڵەن نەتوانم سیانەی ژێرخانی ئابووری کە دروستم کردو بیپارێزم کەواتە بە هیچ شێوەیەک ناتوانم ئەسڵەن بیرەوە بکەمەوە ئیسtisمارات یا خۆفراوانی کەم یعنی ئەمانە هەموو کێشان ڕۆژ بە ڕۆژ قوڵە بێتەوە بۆ ناو خەڵکەکە و بۆ ناو عایلەکان و بۆ هێڵی هەژاری زیاتر خەڵکم بۆ خاتە ناو ژێری هێڵی هەژاری و ژێری هێڵ هەژاری ڕوبەرەکەی فراوانترە بێ بەڵێ کاکشوان ئەگەر ئێمە بە وچوونی من تەشخیصی وەزعی کوردستان بکەین ئێمە ناتوانین هەر بڵین قەیرانە بەڵکو لە قەیران تێپەڕیوە ئەمە بە عەربی پێڵێن مەرزەق بە کوردی پێڵێن چۆتە تەڵەزگەوانێ یعنی زۆر زەحمەتە نەجاتی بێدەی قەیرانەکە لەوانەیە بە شێوەی لە شێوەکان پلانێکی بۆ دانی بۆ چەند ساڵە نەجات بێ بەڵام ئەمە لە مەرزەقایە کێوە بووە بەڵێ ئێستا دوورمەڕۆ ئێمە زۆر جاڕڵین کێشەکان ئەگەر لەگەڵ بەخا هەلبێ وەزعی خەڵک باشە بێ بەزوانیە ئەو پارەی بۆمانە لێرن ئەگەر ژمارەکان قسە بکەین بە ژمارەکان ئەو پارەی بۆمانە لێرن لە ساڵی 2015 14 ملیار و 800 ملیۆنە ئێمە ئەگەر حسابیکەین تقریبا 11 ملیار قەرزاری مۆزەفینی دەوڵەتین بۆ دۆلار بڵێ 11 ملیار تقریبا قەرزاری مۆزەفینی حکومەتین 4 ملیار و 800 تقریبا قەرزاری شەریکاتی نەوتین ملیارێک و 200 تقریبا قەرزاری شەریکاتی ناوخۆین ئەمەی مستەسمیری نۆمانە جگە لەمانە ئێمە پارەمە لە بەنکەکانە نێشتووە کە تا ئێستا حکومەتی ئەلانی ناکات چەنە جگەلەوە ئێمە قەرزاری کۆمەڵە شەریکاتین کە قەرزمان لێکە دوون لە دەرەوانێ وتومانە نەوتانەینێ جگەلەوە خۆشیان ئەلانیەکەن کە ئێمە قەرزاری 1 ملیار دۆلارین یعنی بڵێ هەرچۆن حسابیەکەین ئێمە تقریبا 20 ملیار دۆلارمانەوێت لەوانە اینجا بتوانانی باڵانسی ڕاگری وەکو کاک حەمەکەری موتی ئەویش ناتوانانی هیچ ئیدامەی ئەو مەشروعانە بکەی کە هەتا چ مەکتەبە چ ڕێگاوبانە چ هەموو ئەو شتانەیترە بەدڵنیاوانێ ئێمە لەم حاڵەتە ئابووری خراپە لە کاریگەری لەسەر بارودۆخی کۆمەڵایەتی ئەمە مەترسی ئەوە هەیە سلمی ئەهلی تێکچێ سلمی ئەهلی ئەوە نییە تۆ هەربێ شەڕی دوو حیزب بێ سلمی ئەهلی ئەوەیە دزیەکی زۆر تاڵانیەکی زۆر هەڵکوتانە سەرماڵانێکی زۆر بە کورتی و بە کوتی شیرازەی کۆمەلگا تێکچێت کە ئەمە حاڵەتێکی خەتەرە ئەمە ڕوویشیان ئەبێ دەسەڵاتی کوردی کە بە دێژایی ئەو من وە هەستی ژاکەم زای ئەمڕۆ بێزایی بە دێژایی ئەو 24 ساڵەی کە حکومڕانی کوردی هەیە ئەبێ پێشبینیەوە بکەین فیجاراتی ئیجتیماعی ڕووبدا و ئێستا من لەوە دڵنیام ئێستا شارع بێ ساحێبە بریا ساحێبی هەبوایە بریای مەلایەنمانە لەو پۆزیسیۆنە با چونکە ئیتوانی ئیدارەی بکەوە بە حاڵەتیش سلمی ببردایە بەس ئێستا شەقامی ئەمە بێ ساحێبە پێشبینی ناکرێ ئایا لە قەزایەکی بچووکەوە لە شارۆچکەیەکی بچووکەوانێ خۆپیشاندانە ناڕەزاییە لە پڕ وەکو ئاگر بەرەیتە بەرکە هەمووی بسووتێنێ لەبەرەوە ئێمە سلمی ئەلیمان لە بەردەم خەتەرایە و ئێمە ئەبێ دەسەڵاتی کوردی پێشبینی فیجاراتی ئیجتیماعیش بکات بەڵێ کاک ڕێبین لە ڕووە گەیشترەوە تەماشایەکەم کاگیر پێم وایە کێشەی سەرەکیەوەیە کە ئێمە لە کوردستانە
خاوەن حکومڕانی و هێزگەلێکی سیاسین کە پلانی اقتصادیان نییە هەرکە لە ئەساسەوە دروست بوون پلانێکیان نییە بۆ ئەوەی ئابووری کوردستان ببوژێنەوەیە کار لەسەر ئابووری بکەم پێم وایە زۆر لاسایی حیزبی باسەکەنەوە مەبەستم چیە کە لاسایی حیزبیەکەنەوە ئەهدافی سیاسیان لە اقتصادا هەیە یعنی یانەوەی اقتصاد کۆنتڕۆڵکەن بۆ هەدەفی سیاسی ڕاڕاستی ئەم سیاسەتە سیاسەتی بەعز بوو بەعز یەکێک لە سیاسەتەکانی ئەو بوو هەموو کۆمەلگای کرد بە مۆزەفی حکوومەت هەتا من لە بیرمە یەکێک لە قسە هەرە مەشهورەکانی کە هەلا قسە کۆمیدیەکانی سەدام حوسێن بوو ئەیوت زۆر بیرم لەوە کردوێتەوە کە مشکلی کرێکار چۆن هەڵکەین یعنی ئەو مشکلی کە مارکس بە درێژایی سەدەی خەریکی بوو بیری لێ کردەوە مەوزوعات چۆنە ئەیوت زۆر بیرم لێ کردوێتەوە کێشەیە چۆن هەڵکەم حلم بەوە دۆزیەوە کە بۆچی بەخام بڵێ کرێکار لە مەودوعا بێ پێی بڵێن مۆزەف هەموو کرێکارێک مۆزەفە هەتا بیرمە نمونەیەکی زۆر کۆمیدیە نایوتی یەکێگە چێ بۆ داوای کچێگەڵێ پێڵە تۆ ئیش چێڵێ من کرێکارم عاملم ئەمە زۆر لە ڕووی کۆمەڵایەتیەوە ناخۆشە بەڵام ئەگەر بڵێ مۆزەفم هینی احترامێکی هەیە سیاسەتی بازەوە بۆ هەموو کۆمەلگای عێراقی بکە بە مۆزەف بۆ ئەوەی هەموو کۆمەلگای عێراقی ببەسێتەوە بە دەوڵەتەوە لەم ڕێ و ملکەچیشی بکە خواستەکانی ملکەچ بکە و بیبەسێتەوە بینەوە پێم وایە بەشێکی زۆر لەم حیزبە سیاسیانەیە من نفسی سیاست پێڕەوەکەن بەستنەوەی خەڵکێکی زۆر بەموچەوە ژیانیان بەموچەوە بە ئیدارەی دەوڵەتەوە و تۆ تەماشاکە ینی ئێمە لە 3 شاری پچکۆلەمان هەیە سەری و ژمارە مۆزەفە زۆرە بکە هەموو عقلێک ینی لە دەرەوە زانێ بەڕاستی بەڕێوەبردننی کوردستان پێویستی بەم هەموو مۆزەفە نییە ینی بەستنەوەی خەڵک بە مۆزەفیەوە لە بەر هەدەفی سیاسیە هینی اقتصادی نییە هەدەفێک سیاسیەکەوەی ئینتیمای خەڵک بکڕن لەم ڕێگایەوە تەماعەکانی تەماعی چاوچنۆکی ئابوووریان بەرزکەنەوە هەروە چاوەڕوانی سیاسیەکانی شان بکوژن وامە ئیشەیەکە کردویانە بەردەوام بۆەوەی خەڵ ڕازیکەن و خەڵ بەخۆیانەوە بەستنەوە ئەنواع ئیشی وهمیان دۆزیێتەوە خەڵکیان تەوزیف کردووە هەتا کارگەیشتە مامۆسایانی ئەو مزگەوتەکانی ژەمە مزگەوتمانەیە 4 مامۆسای ئاینیتیایە خوتبایە 4 کەس ئیشی ئەوەی کە پێڵێن ئیش و کاروباری مزگەوتەکە مزگەوتەکە 4-5 داناوە هەتا لە مزگەوت ئامیان کردووە لە تەربیە زیاتریان کردووە لە هەموو قتعەکانە ئەم ئیشیان کردووە ئێگە تۆ تەماشای وێنەیەک ئێمە وێنەیە اقتصاد نایجوڵێنێ ینی پەیوەندی بە اقتصادەوە نەوە پێویستی اقتصادی نییە بەڵکو پێویستی سیاسیەیە ئێستا کەوتونەتە دۆخێ ناتوانن ئەم چاوەڕوانیانە بێن نەدی تاکە خەڵک شتێکیش خەڵک بجوڵێنێ ساوەیە سابینی خەڵکێکی زۆر لە سەر جادەیە بە تایبەتی لە ناوچەی سلێمانیا لەسەر جادەیە داوای موچەکانیەکە بە درێژایی هەموو ماوەی هەموو پێشێرکاریە خەڵک ناجوڵێنێ ئەهدافی سیاسی خەڵک ناجوڵێنێ بەڵام شتە اقتصادیەکە کە ئەمان فێریان کردووە ئەو بەرخۆریە کە دروستیان کردووە ئەو بەستنەوەی خەڵک بە ئابووری وای لێ کردووە خەڵک بجوڵێنێ خەڵکە جوڵێنێ تاو کاتی داواکاری چاوەڕوانی ئابووری بچکۆلەی هەیە لە لاین یعنی ئێساەوەی کە داواکاری هەرەوەی موچە بگەڕێن و کەس باسیوە ناکە بۆ ئێمە دۆخێک بێتە پێشەوە پێویستمان بە موچە بیاساسن یعنی لە وڵاتێکی دەوڵەمەنا 3 شاریە ئەو هەموو ئیمکانیەتە ئابووریە باشە هەیە نەوت هەیە سنوورمان ێسا کراوەەوە حسارمان لەسەر نیاتوانین حرەکەیەکی تیجاری باشی لەگەڵ هەر 3-4 وڵاتە ئەقلیمیەکە بکەین کانزای باش لە کوردستانە هەیە چوزانە مەزایی ئەوانەی کە ڕەنگە ئابوووریەکان لە من باشتر بزانن کوردستان یعنی لە ڕووی مەبدەئیەوە تەماشای بکەی وڵاتێکی فەقیر نییە وڵاتێکی دەوڵەمەنە بە کەرەسەکان کەس بیر لەمە ناکاتەوە بۆ من وام لێ بێ پێویستم بە مەعاشێک بێ کە لە دەستی و ئەوانەوەیە و بەم شێوەیەن پێم وایە کۆمەلگایەکی مەصرف کەریان دروست کردووە بەرخۆریان دروست کردووە و ئەمەشی کاما جوڵێن هەدەفی سیاسیە بە جەدوای اقتصادیۆم شانێ و پلانی اقتصادی نییە و تا ئەم جۆرە لە سیاسەتە بەردەوام بێ پێم وایە ئەم مەشاکلانە بەردەوامە بێ بەڵام من تەبیعیەوەی کە کاگرەبی لە دوای قسەی کاگرەبی لە باسیکەم یانی ئەومان باتەوە پرسیاری سیستەمی ئابووری تحکم بە حکومەکەەوە کات یاخود نظامی حکومەکەیە تحکم بە سیستەمی ئابووری لە وڵاتەکەیە کات بەنەتیجار دوکان ئاوێتە و دەرئەنجامی و کۆمەلگایان کێمەتیاژین ئێمە بێ قرارکەین لە بیدایەتە ئەم ئەزمە ئابووری کە لە کوردستانە هەیە سەرچاوەکەی ئەزمەیەکی سیاسیە بە جیاواز لە هەندێک وڵاتی ئەوروپی بوون یاخود لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوای 2009 کە ئەزمەیەکی اقتصادی کاریگەری لەسەر سیستەمی سیاسی کردبوونەوەی کە لە یۆنانە دوامین شتیان لە هەڵبژاردننی دوای یۆنانە کراوە تا ئەزمەیەکی سیاسی بوو ئەزمەیەکی ئابووری بوو خەریتی سیاسی گۆڕی بەڵامەوەی کە لە کوردستانە بەدیەکرێت نستەکەم بە پێچوانەوە ئەزمەیەکی سیاسیمان هەیە ئەم ئەزمە سیاسیە قەیرانێکی دارایی و قەیرانێکی ئابووری قوڵتری لەگەڵ خۆیان هێنا
سەرچاوکەشێ گەڕێتەوە بۆچی ئەوش ئەوەیە کە تۆ طبقەیەکی حکومڕانی ماپوچت هەیە ماپوچ بەمانای ئابووری ناکە پارەی نییە ماوەی کە پێشنیازی نییە بۆ شازی بەڕێوەبردننی دەوڵەت لە ڕووی دارایی و ئابوووریەوە ئەم طبقە ماپوچەی کە حکومڕانەکە لە هەرێمی کوردستانە لەگەڵ خۆیان چی دروست کردووە جۆرە فەوزایەکی دروست کرد بەڵام دایان ناوە فەوزای خەلاق ئیداری ئەوزاعی پێوەکات بۆیە کاگەرگوێ لە ینی بۆ لەم لەولەولا گوێ بگری لە وتاری یاخود لە قسەی وتەی ئەو کەسانی کە معنین بە چارەسەرکردنی گرفتەکان هەستەکەی ئەمانە تەنها ئامان گیانە ئیداری ئەو قەیرانە بکەن ئامان گیانی چارەسەری گرفتەکان کە نەگەر نامە لە ماوەکانی ڕابردووە دایان پێشنیاز و سەدان پرۆژە و بەرنامە هەبوو بۆی کە تۆ چۆن نتوانی مواجهەم گرفتانە بکەی تۆ لە بیدایەتەوە خۆ دێگلا نەکردوتەوە ئایا ئەم حکومەت تۆ ینی وەکۆی کە لە ئەزمموی ئابوووری وڵاتانی پێشوە هەبوومە دەوڵەتێکی پاسەوانی تەنها پارێزگاریەکی لە سنوور سەروەری یاسا پارێزیت و یەکلایی کێشەکانی خەڵکەکەیتەوە دوای زەریبە لە خەڵک وەرەگریەوەکوی کە لە دەوڵەتی پاسەوان نموزەجە کۆنەکانە هەیە یاخود تۆ لە ئەساسە دەوڵەتێکی دەستێوەردەری دەستوەری تا هەموو بارەکانی اقتصادی اجتماعی سیاسی فەرەنگی هەتا دوایی ئێمە نەمانتوانیەوە لە پڕێکە هەرێمی کوردستان ڕوبەڕووی سیستەمێکی چۆتە ناوەڕۆکی سیستەمێکی سەرمایهداریەوە کە تایە بەرەو بەتایبەتیکردنی کردی گشتیە ڕوات لەلایە کۆژمارەیەکی زۆر احترامەوەی کە کاگڕێبینی شارت پیا من توام نایە بڵم لە وڵاتە نەوتەکانە مێگەل دروستەکات کە مرۆڤ بەرخۆرەکان دروستەکات لە پڕێکە نەوتێتە ناو ئاراوەکەی ئیمپراتۆرەتێک دروستەکرێت کە دەوڵەتی پیا بەڕێوە بێ لێرەوە مێگەلێک دروستەکەی لە چوارجۆی خەڵکێک ئەزمێک خەڵقێنی لە مقابلە خەڵک سەرقاڵێکی بۆ ئەزمەیەوە و خەڵکە عقلێتی سوڵتەکە بۆ سێرکردنی خەڵک بۆ عقلێتی کە وەکو مێگەلێکو قەتیعێک سێریەکەیت سەرقاڵێکی بە چارەسەرکردنی ئەزمەدارایەکانەوە هەرچی پلانە سیاسەکانی شێ لە وڵات دەوڵەتوانی بە ئاشکرا و بە ئاسایی بەخۆی تێپەڕێن بۆیە بە قەناعەتی من سەرچاوی کێشەکان سیاسیە قەیرانی ئابووری لەگەڵ خۆیانە نەگەوەی کە ئێمە لە سەرتا یانی ئەوەی کە مامۆستا ئاماژەی پێ سەد لەگەڵ یامیانی ڕووداوەکە لە مانگی 2014 دروست نابێت پێشتر هەبوو بەڵام بەچی دەرەکەوت بە قەیرانی سیاسی دەرەکەوت ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە قەیرانمان هەیە لە حکومڕانیە شەفافیەتمان نییە فەسادی طبقەی حاکمە هەیە مامەڵەمان لەگەڵ حکومەتی ناوەندا پەیوەندیەکی دروست و ڕێک نییە بەڵام لە دوای ئەوەی ترکام کێشە سیاسی قۆڵە بێتەوە بچی بە قەیرانێکی دارەی ڕاستەخۆ کاریگەری سەرژانی هاوڵاتی بەڵام کاک زانە مشکلەیە تەنها مشکلی هەرێمی کوردستان نییە مشکلی عێراقا بە شێوەیەکی گشتی ینی تۆ لە عێراقا اقتصادێکی ڕعیت هەیە کە پشت بە نەوتە بەستێ نەوت تاکە سەرچاوی داهاتە هەمووشمان نزانین کە اقتصادی ڕێعیەوەی کە تەنها پشت بە نەوتە بەستێ ئینسانتیایە مواتنتیایە مهم نییە لە بەرەوەی زەریبە لە خەڵک وەرناگیرێ ئینسانتیایە بەرەمهێن نییە و دەوڵەت مەجبوری مرۆڤ نییە مەجبوری کارکردن نییە لە بەرەوەی خوا سەروەتی چیاوەتە لە عەرزەکە دەریانێ لەم حاڵەتەیە هەموو تیورانەی کە لەسەر اقتصادی ڕێعیە باسەواکەن کە علاقەی بینی اقتصادی نەوتی و دیموکراسیەت علاقەیەکی پێچەوانەیە لە هەر شوێنێکە توی اعتیمادە لەسەر نەوت بوو مواطنتیایە دەنگی مواطنتیایە قسەی مواطنتیایە احترامی نییە لە بەرەوەی تۆ پشت بەو نابەسی زەڕێبی لە ناسنی بۆیە مواطن نازی نییە لەم جۆرە لە سیستەمی اقتصادیانەیە ئەمەی کە هەیە ئەو سەروەتی کە هەیەوان دەرێنن لە دوایە چێتە ژێردەستی حاکمەوە و حاکمی وڵات بە شێوەیەک تەوزیعکاتەوە توانێت جارێککە کۆمەلگەی پێ ڕەشۆ بکاتەوە ئەم حاڵەتە لە بەس بۆ هەرێمی کوردستان ڕازنیە لە عێراقی شام ئەم زایرێ هەیە و ئێمە تا ئێستا نەماتوانێت اقتصادی بەدیل دروستکەین سەرچاوی تری داراییمان هەبێ خەڵک وەکو کاگڕێبین وتی ڕاستە ئەوان خەڵکیان کرۆ بە موچەخۆر بەڵام خەڵکیش مستەفیدە لەو معادلەیە خەڵکیش ینی زۆر لە خۆی ناکە بەر ئینتاج ناکە با بڵین توانە بەرەمهێنەکانی پەرە پێنایە حاڵەتێکی ئیتیکالی دروستە بێ کە هاوڵاتی پشت بە دەوڵەتە بەسێ و دەوڵەتیش کۆمەلگا خاتە حاڵەتی دۆخی ڕەشوەکردنەوە بۆ ئەغراضی سیاسی بەکارێنەوە و برادران باسییان کرد پرسیارەکە لەوایە کە ئەم هاوسەنگیە چۆن تێگەشکێ کاکەتوانە ئەکرێت جوابی پرسیارەکەت ڕام کێشێت بۆ مۆزۆیکی مهمەوەیە داخلبوونی ئەنسوری ئیمتیاز ئەنسوری ئیمتیاز بۆ کوردستان چه دەرویکی گێڕا و ئەو فەرقی جەنابی سوباسێکی کە هەر کێشەی کوردستان نییە کێشەی عێراقیشە من ئەمێ بەڕاستی جیاوازی بکەم لەبەری کێشەی عێراق کێشەی کوردستان کێشەی عێراق هەرچی کەسێک بێت ڕەنگە هەروە بتوانێت ئیدارەی وڵاتەکە بکات چ لە ڕووی سیاسی و چ ڕۆی اقتصادیەوە کێشێکی گەورە هەیە لەوێ کێشەی ئەمنیە خۆ ڕەنگە ئەمە پاشخانێکی سیاسی خۆی هەبێ ئەمە ڕەنگە ئیدارێکی حکم باش نییە لەوێ دموکراسی مەشاکلی هەیە بەڵام ئێوە خۆتان نەزانن ینی زروفی ئەمنی بەتابەتی ئەمنی ناوخۆ دەورێکی زۆر ئاساسی هەیە بۆی کە مجتەمع بەرەو کۆ ئەڕوات لە عێراق ئەم فرسەتە نەخڵقاوە ینی ئەگەر مە سیرکەین لە 2030 لەوەتی
نظامی سەدام حوسێن ڕخاوە فرسەتێک نەدراوە بە عێراق کە خۆی مراجعە بکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو کێشە ئەمنیشی هەیە ڕۆژانە دەیان و تەقینەوە لە وڵاتە ئەبێ کۆمەڵێک مؤسساتی حکومەتیان دروست کردووە ڕاستە ڕەنگە بە 100% ئیشی پێ نەکرێ بەڵام سەدان کەسیان ناوە بە محکەمەکە لە هەموو پۆستەکان بڕاستی کە جەرائیمی هەبووە لەوێ ئیدارەی منزومەیەکەن منزومەی بانقی مرکزی کە ئاەنەوێ لە لوتکەی هەرم تەدەخلی تیا بکەن ناهێڵن تەدەخلی تیا بکەن بە معنایەکی تر عقلێکی مؤسساتی و عقلێکی اقتصادی لێوە هەیە کە کۆی مؤسسەکە با بەڕێوە لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو مشاکلانەشی تیا هەیە ئەگەر ئەمە مقارنەکەم بە وەزعی کوردستان وەزعی کوردستان ئێمە توانین بڵین لە دوای شەڕی ناوخۆوە لە کوردستانە جۆرە لە جۆرەکان وەزعیشی ئارام لە کوردستانە هەیە کە ئەکرێ و گونجاوە بەرنامەی بۆ پێشکەشکی بە بەرنامە بیجوڵێنی بۆ مشکلی کوردستان گەورەترین مشکل لە هەموو عالەمە مشکلی سەرمایە لە کوردستانە مشکلی سەرمایەت نەبووە یعنی لە دوای بڕیاری نەوت بەرامبەر بە خۆراک و حەزەکەم بزانری لە دوای 1996ەوە لە کوردستانە مشکلی سەرمایە نەبووە کۆی مشکلەکە لەوا چڕ بۆتەوە کە چۆن ئیداری سەرمایەکەم زائیدەنەوەی تو کە سەرمایەت هەیە خەڵکێکی باشی شێهەیەکان نسبی خوێنەواری لە کوردستانە زۆرە لەگەڵ ئەوەشە کوردستان بە پێی فاکتەری هێز بۆ ئابووری هەموو فاکتەرەکانی هێزی ئابووریتیا هەیە یعنی ئەمە نقطێکی زۆر زۆرمیە ئەوەی کە نوقسانە لە کۆی معادلەی گەشەی ئابووری لە کۆی معادلەی پێشکەوتنی کوردستان بریتە لە عقڵ ئەم عقلە لە کوردستانە نوقسان بوو بالئەخەص عقلی ئابووری مشکلەکە چییە؟ مشکلەکە ئەوەیە عقلی سیاسی لە کوردستانە لە جاتی هەموو عقلەکانی کە بیری کردێتەوە لە جاتی عقلی تعلیم عالی بیری کردێتەوە لە جاتی عقلی بازرگانی بیری کردێتەوە لە جاتی عقلی سەناعی بیری کردێتەوە لە جاتی عقلی ئابووری بیری کردێتەوە فرسەتیشی نەیەوە بە عقلەکان فعلەن بەدای خوان وەربگرن و فرسەتی نەیەوە کە ئیشی خۆیان بکەن لە کۆی ئەم عقلی سیاسی کورد چی بەرەمهێناوە هاتووە نقطەیەکی هەڵبژاردووە نقطەیەکە کە لغبێکی زۆر گەورەی بۆ ئەمڕۆ ئیشی کردوە لەسەر ئیمتیاز یعنی کۆی مجتەمع بەبەستەرەوە بە ئیمتیاز بخۆتەوە کۆی مجتەمع بەبەستەرەوە بە ئیمتیاز بە نظامی حیزبیەوە کۆی مؤسسەی هەڵبژاردن ببەستەرەوە بە ئیمتیازەوە کە دەنگ بۆ نایەتی کەواتە عقوبەت دێم دەنگم بۆ ناتی لە وەزیفەکە دەرە دەکەم ئەمەوەی لەکرۆک و باسمان کرد بە مانایەکی تر بەشێکی زۆر لەوە سەرمای کاتێتە ناو کوردستانەوە کە ئێمە حسابی کرد تەنها لە 2023ەوە بە حدودی 103 میلیارد دلار هاتوتە ناو کوردستانەوە 103 میلیارد دلار شتی گەورەی پێکرێ شتی زۆر گەورەی پێکرێ ئەکرا کوردستان ئێستا بە ئاسانی لەسەر پێی و لەسەر ئەرزی خۆی بوەستایە بەڵام ئەم بەستنەوەی بە ئیمتیاز هات چی کرد لە کوردستانە کۆی منزومەی مجتەمعی تێگا یعنی چی کرد هات ئیستیقطابێکی لە کۆمەڵگەیە دروست کرد ئیستیقطابێک بەدابەشی کرد بە دوو بەشەوە بەشێکی کۆی داهاتی کوردستان لای بەردەستیابێ بەشێکیان بە ئیمتیاز بیهێڵەرەوە بەس ئیمتیازیی مزەیەوەکو باسمان کرد بە ئەمرێکی مالیکی یەکسەر بە جەڵاب خەڵکیەتە ژێر هێڵی هەژارێکەوە نەک بە وشکە ساڵی یان بەکارە ساتێکی ترنا بە قەرارکی سیاسی خاتە ژێرەوە ئەگەر لە حەزەکی ئێمە لەم فترەیە مەشروعێکمان تەقدیم کرد بۆ حکومەت کە چۆن چارەسەری مۆزام بکەین قۆناغەکەشمان ناونە قۆناغی کارەسات یعنی کارەساتەکە لە ڕووی سیاسیەوە بەڕاستی کارەساتە کە خۆی اقتصاد بن کۆڵی سیاسەکەی کردووە ئیمتیاز سیاسەتی ئیمتیاز لە کوردستانە بۆ شێوە دەری بینیوە ڕوبەری کۆمەڵگەی ڕۆژ بە ڕۆژ فراوان کردووە بەسێتیەوە بە جەمسەرە قوتبەکانەوە بە یشێتی و پارتی و حیزبەکانی کوردستان بڵی کە هەم حیزبەکان ئەوەی کە کێکەکەی چەنە ئەنجا ئەو حیزبە ئەوەی کە حکمێکە ڕوبەرەکە چەند لەگەڵایەتی کێکی ئیمتیازی حیزبە کاتێکە ئەم کێکە وای لەکە بە ئیمتیاز ئیستیقطابی ناو کۆمەڵگاکە ئێستا ئێمە چیمان هەیە لە 120 لە مەشروعەکە کە باسمان کردووە لە 120 خێزانی کورد یعنی کە ملیۆنێکمان هەیە ئێمە چونکە 5 ملیۆنین معدەلی عام لە کوردستانە نسبەی خێزان 5 کەسە لە وەکو معدەلی ستاندەر لە کوردستان ڕەنگە لە وڵاتی کە زۆر فەرقی هەبێ عائلەی 5 کەسە یعنی من 1 ملیۆن کەسم هەیە 1 ملیۆن عائلەم هەیە لە 120 کۆی داهاتی کوردستان لای ئەوە نەک بڵی کۆی داهات ینی نسبێکی زۆر بەرز لە کۆی سیولەی کوردستان لای ئەم لە 120ەیە ئەم لە 120 بەشێکیان حزب پێڵە ملیاردێر و ملیۆنێر
ملیاردێر و میلیۆنێر لە مدەی 5 ساڵە تا 7 ساڵە پێگەشتووە لە کۆمەڵگەی کوردستانە لە پێنج شەریحای خۆی بینێتەوە لە ڕووی وەزیفیەوە ئەنجا تۆ سەریە بەڵێ محەممەد کەریم حەزەکە لێگرین بۆ دوای لەبارەی فاڵستێکمانەوە گەڕێنەوە وڵات دوام ناوبڕاگەڕێنەوە وڵاتان بۆ بەردەوامیدان بە مناقەشەکەمان بەرون. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری کۆمپانیای ڕۆژی نوێ. سڵاوتان لێبێ. پێشەوەی بچینە ناوبڕەکە کاک محەممەد کەریم باسیەوەیە کرد کە وەکو مؤسسەکەتان وەبزان منتەدای ئابووری لە هەرێمی کوردستان پرۆژەیەکتان پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان کردەوە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی هەرێمی کوردستان. ئەکرێ بە کورتی پێمان بڵێ. بەڵێ لەوێ مۆزوعەکە کە ئێمە لە 120 خێزانەکان بیستم بزانم کە سیولە لە کوردستانە لەکوایە حتى بۆ معالەجەکەشی تو ئەگەر نزانی سیولەکە لەکوایە نازانی چۆن دەسی بۆ بەری و چۆن کۆیەکەیتەوە لە 120 خێزانەکانی کوردستان تقریبا نسبەتی زۆر گەورە لە سیولی کوردستانیان لە بەردەسایە لەسەر ئاساسی ئەوەی کە ئەم خێزانانە ئەتوانن مانگانە 2 ملیۆن بەرەوژوور دینار سەرفکەن بۆ خێزانەکانن کە کاتە چەند بە زمانی بازار 16 وەرەقە بەرەوژوور سەرفەکەن کولی مانگێک بۆ خێزانەکانیان ئەمە نسبەتێکی بەرزە. ئەمە حیزبەکان پیاڵن میلیاردێر و میلیۆنێر کە چەند تەبقەیەکە خوا لە بیریەوە بەو شێوەیە یەکەمیان برتێ لە کۆمپانیەکانی پەیوەندی کۆمپانیەکانی وزە و نەوت کۆمپانیەکانی جگەر و مەشروبات کۆمپانیەکانی نیشتەجێ و کۆمپانیەکانی جملە لەم پێنج کۆبوونەوە ئەگە سیرکن ئەم پێنج هەر هەمووشیان برتێن لەو کۆمپانیان کە احتیکاری کۆی اقتصادی کوردستانیان کردووە. ئەگەر سێری سیمەی ئەمانە بکەم خەسخە ئیسی ئەم تەبقەیە چییە؟ ئەم تەبقەیە ناڵم هەمویان لە بینی قەوسێک کاژمارێکی کەمیان نەبێ ئەمانە خاوەنی عەقڵ نین ینی شەریحەیەک نین عەقڵی بزنسی هەبێ نا کۆی پارەکەی کۆ کردو لەسەر ئەساسی هامشی علاقاتی سیاسی اقتصادی ینی ئەمە پارەکەی تیا کۆ کردێتەوە مەبەستم چییە؟ مەبەست ئەوەیە کە تۆ ئەم امتیازاتانی ئەم امتیازە نەتیجەی چی کردووە؟ من ناڵێم هەر هەمووی ئەم لە 120 خێزانەی کوردستان نا ملیۆنەر ولێن نا بەڵام تۆ کۆمەڵێکی گەورەشت هەیە کە حکومت لە حکومەتە ئیشەکەن بە پلەی بەرز مەسەر وەزیرە پەرلەمانتارە کە ئەتوانێت 2 ملیۆن زیاتر سەرفکە بۆ خێزانەکەی بەڵام خاوری سەرمایە نییە. ئەمێنێتە سەر چی؟ ئەمێنێتە سەرەوەی ئەمە کاتێک کە پارەکەی سەحب کردووە لە بانک کۆی سیستمی مەصرفی لە عێراق لە کوردستانە کەوت کەواتە ئەبێ جارێکی تر حکومەت مهادنە لەگەڵ ئەمە بکاتەوە ئەمە بێنێتەوە ژێرباری اقتصادی بۆیە جاریش ئەگەرمە بۆ امتیازات کە ئەم امتیازاتانی لێرەیە ئەبێ ئێستا طبیعەتی تەوزیعی قورسایی قۆناغەکە هەر بەناڕێکی تەوزیع بووە ئەوەی کە لە خەتی هەژارە تحملی هەم قورسایی معیشەتەکەکە قورسایی سفرەکەکە قورسایی احتیاجەکەکە لە هەمان کاتیشان نەزیفەکەی شەڕەکە هەر ئەمەیدا ئەبێ حکومت بەڕاستی جارێکی تر نەک بڵم حکومت دەسەڵات جارێکی تر لە کوردستانە بیرکاتەوە ئەم باڵانسە ڕاست کاتەوە ئەو بەڵانسە ڕاستکاتەوە ئێمە دامەنا چۆن میکانیزم دەستی بۆ بەرەوە چۆن بەکارشی بێنێتەوە. بەڵێ بەڵام کاگەشوا من سەرنجێکم بێ پێش قسە بکەی یعنی ئەمە تەنها مشکلەکەمان مشکلەیەکی سیاسی نییە ئەسا ڕوبڕی مشکلەیەکی عسکەری و ئەمنیش بووینەتەوە ینی ئێستا کوردستان لە شەڕای عێراق لە شەڕای هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئابوووریەکەی و تواناکەی ڕوا بۆ شەڕ عێراق یەکێکە لە وڵاتانی ئێستا پێی دوهەمین ئەحسایی زۆرترین بودجێ ڕوا بۆ کەرتی سەربازی لە سایە 24 بوو ستاندارد لە سای 24 داهاتەکەی ڕۆژ بۆ قتاعی عسکەری و بڵێن بواری ئەمنی ئەم ساڵ 15 تریلیۆنی تریان بۆ زیا کرد و 2 تریلیۆنی تریشان زیا کرد بۆ حەجی شعبی پێکەوە ئێستا عێراق نزیکی لە سایە 38 اقتصادەکە ڕوا بۆ بواری سەربازی لە کاتێکە ئەمریکا بۆ هەموو قوتە عسکەری خۆیەوە 3.8 ڕوا بۆ باری سەربازی بریتانیا 2.2 ڕوا بۆ باری سەربازی عێراق لە سا 38 توانەکانی ڕوا بۆ شەڕ ینی تۆ بێوەش لەبەر چاو بگری کە ئێمە لەبەردەم کێشەیەکی سەربازی گەورەشە زانی پێشەوەی وەڵامی ئەو پرسیاری جەنابەت بەمانەی هەنێت تەوزیحاتی بەسیط ئێمە لەوانەیە باش لە خصوصیەتی کوردستان تێبگەین چ لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و کاک محەممەد کەریم باش ئاماژەی بۆیە بە هەنێ تەفاسیل بەڵام برادەرینە کۆی هەنە سیمای گشتی هەیە لە منتیقەیە دوور مەڕۆ کاک محەممەد کەریم جان ئەوە بەغا و منتیقە سونیەکان ڕاستە شەڕیتایە بەس لایەک لە باشووری عێراق
وەزعی ئەمنی هیچی فەرق نییە لەگەڵ وەزعی ئێمە بەڵام ئەمە ئاماژەیە بۆی ئێمە سیستەمی حکومڕانی لەم منتیقانە سیستەمی حکومڕانی فاشیلە ئەمە ئاماژەیەکە بەوە خاڵشی تر کە هەر باسی بکەین هەر ببوورە ینی بۆ تەوزیع زیاتر دەوڵەمەنەکان بە تایبەتی مستەسمی لە گەورەکانی کوردستان کاکە ئێستا ئەوان بەدەست ئەو دەسەڵات و ڕاستە لە سێبەری ئەوان نادەوڵەمەند بوون بەڵام ئێستا ئەوان بەدەست ئەو دەسەڵاتەوە جیرۆدە بوون هەرچی پارەیانە لە بەنکەکانە کۆنتۆل کراوە و بەبێ ئیرادەی خۆیان براوە و ئێستا بە ناو قەرزە کێ ئەدێتەوە چۆن ئەدێتوانێ نێڵنی سیسمارکە نێڵن بەکاری بێنن ئەمە شتێک دروستەکە لە مەقالەوانەی جەنابەت باشتر پسپۆری لەو مەجاالە شارەزابی دڵنیابوون ئارامی سیقەکردن بە بانکەکان نامێنێ سبینی ئەو سەرمایه‌داری کە ئێستا بە پارەکەی لە بانکەکە لێرەدانێ ئیباتە دەرەوەدایێنێ و لەوێ زۆر معزز مکەڕم پارێزا و هەر وەختی شویستی بەکاری بێنێ خاڵێکی تر کاک توانەکە ئاماژەی پێبین ئێمە ئیشارەتی کرد بەوەی کە هەموو ئەنزیمە نەوتەکان ئاوان بەڵام ڕاستە سەرباری هەموو جیاوازیمان لەگەڵ کەلتوری ئەوروپا و نەرویجا بەڵام نەرویج وڵاتێکی خاوەن نەوتە ینی بەڵام سیستەمێکی دیموکراتی و شەفاف و ئەویدە کەواتە ئێمە شەڕێکمان شەڕی ئێمە ئەبێ شەڕ بێ لەگەڵ نەوتە ئەبێ لەگەڵ شەفافەتی نەوتە ئەگەرمانێت سیستەمێکی دیموکراتی دروستکەین ئەگەرشمانێت سیستەمێکی خلیجی سەڵتەنەتی وەکوانەی وڵاتانی خلی کەنداوی عەربی دروستکەین ئەوە شتێکی ترە لەبەرەوە ئێمە خاڵێک هەیە کە لێرە ئەبێ شەڕی لەسەرکەین ئەویش کە سەڵتەنە دروستەکەین وا گەورە بۆ پەڕێنەوە بۆ تەجروبە پرسیار لەسەرەوەی ئایا ئێمە چ سیستەمێکمانەوێت ئایا وەکو ئەو منشینیانەمانەوێت کە ئێمە بە بەردەوامی مەسئولینی ئێمەش ئاماژەی پێدەن لە کاتێکە کە نە حقوقی دیموکراتی هەیە لەوێ نە حقوقی ئینسان هەیە نە مافی ئافرەت هەیە یەک دنیا شت مەشاکی هەیە پرسیاری تریانەوەی مەسەل لە سەربازیەکە ئەزانی ئەگەر ئێمە ئاماژەیەکی سەرەوە تۆزێک گەورەتر سەیری بکەین لە منتیقا حربێکی ئیستنزافەکرێ حربێکی لە بەرچوون بەڕێوە برێ و من قەناعەتیشم وایە لێرە هێزە گەورەکانی دنیا ئەمریکا بەریتانیا فەڕەنسا و هاوکاتە وڵاتانی منتیقەکە دەورە بین لەم شەڕە ئەم شەڕە هەر ئیستنزاف نییە لە خوێنە استنزافە لە تاقی اقتصادیە ئینزافە لە چەک فرۆشتنە دوومەڕۆ تا ئێستا سعودیەشەکە لە وڵاتانی کە زۆرترین چەکە فرۆشی کە کەمترین شەڕیشی هەبووە وڵاتانی کەنداویشەکە لە عفو وڵاتانی کەنداو هەمان شت ئەوە عێراقیش هەمان شت ئێستا بەشێک لە بودجەی زۆری عێراق ناتوانێت وە بەرهەمێنانی پێ بکە ئەوەیە کە چێتە بوارە عسکرێکەوە بەشی چیە چێتە گەندەڵی ئێمەمان لەبیر بێ بە بەردەوامی عێراق بە دێژایی ئەو چەند ساڵە عێراق لە ترۆب یا یەکەم یا دوم یا سێمی لە لیستی شەفافێتی دەوڵەتی لە لیستی شەفافێتی نەودەوڵەتی شایەت لە وڵاتە گەندەڵەکان کەواتە ئێمە لە جەوێکە ئاژین کە سیستەمی منتیقەکە سیستەمێکە بەڕاستی فاشیلە بەڵێ کێشەکە بە بڕای من دووبارە ئەگەڕێمەوە کاک توانە سیاسیە ئەزانی وە نەبێم ئەو قسانەی کاک حەمەکەریم هەمووی ڕاستن ینی من لە ڕووی ئابووریەوە شانە نازانم بەڵام هەتا و پێشنیارە باشانەی کە ئابووریانەیە مەیکەن هەڵەی گەورە لە وایە کە ئێمە وا بزین ئەم هێزانە لە نەزانی وەم شاکەن لە بەرەوەی نازانن وەگەرێمە نەسیحەتیان بکەین و گەرێمە پێشنیاری باشیان بینێ ئەچن جێبەجێەکەن پێم وایە ئەمە هەڵەیە لە ئەوڵەوە تا ئاخیر کێشەکە لە وایە ئەم برادرانە بانقەس واکەن یعنی پێویستیان سیاسەتیان بەم جۆرەیە ئەگەر لا مشکلیان لەوانە ینی بڵێ نەزانن کە چۆن ئابووری کوردستان بیراکرێتەوە ئەوان زۆر باش زانانی دنیای کادری باشی ئابووری بانەیە کە ئەتوانێت لەم ڕۆ ڕێنمایی باشیان بکە ئێمە خەبیری اقتصادی کەممان نییە ینی کە شارەزایە ئەوەتوانێت شت بکە نەگەوە توانم خەبیری اقتصادی لە دەرەوە بێنن کاکە خۆیانی کێشەیەک نییە ینی مۆنە ینی ئەمەیە بڵێم لە نەزانینەوە نایە کە ئەم دۆخە ئاواییە لەو پەڕیزانینەوەیە و هەدەکە فەکەش وازەحە کاکە ئەمانە ئەیانەوێت کوردستان وەکو موشکی تایبەتی لەبەر دەست خۆیان نابێ لەبەر دەست ئەو خێزانە سیاسیانە بێ کە حکومڕانی کوردستانەکەن لەبەردەم حیزبیشانە بێ خۆ لە حیزبیشە حیزب کوردە بێتەوە بۆ دەسەڵاتی کۆمەڵی بنەماڵە و کۆمەڵی خێزانی دیاری کراو کوردستان وەکو موشکی تایبەتی خۆیان تەماشاکەن و بەشە بودجەت بەشێک ئەگەر لەوە بن وەکو مەکرەمە تەماشایەکەن وەکو هەدیەک تەماشایەکەن باوڵاتیان ئەیانەوێ ژیانی هەموو خەڵک بەدەزەوان بێ بژێوی خەڵکەم و بەدەستیان بێ لە ڕاستیا کوشتن و مردنیشمان بەدەسەوان بێ یعنی ئەوان زۆر بەوازحی لە ڕاگەیاننا زۆر جارەگەنە ئەو هینەی کە بەواشت بەوازحیەوەڵێن کە ئێمە ئاژین لە وڵاتە و هیچمان لێ ناکرێ پیاوەتیەوانە ینی ئەوە کوڕی باشن کە نامان کوژن ینی هاوڵاتی ئێمە نە لە ڕووی قانونی نە لە ڕووی موەساتیەوە هیچ شینێکی نییە هیچ حیمایەتێکی نییە بۆی بیان پارێزێ تاکە حیمایە کە بیان پارێزێ ئەو هاوڕێیانن هەموو شتێک بەدەزەوانە وەمەیان بانقەز کردووە بۆی دەسەڵات و هەیمنەی خۆیان لەبەرەوە من پێم وایە بە پێشنیاری ئیسلاحاتی ئابووری
مەسلەکە چارەسەر ناکرێ بەڵێ. پێم وایە ئەم دەسەڵاتی کوردستان پێویستی بە ڕاچڕەچینێکی ڕاستەقین هەیە کاگرێبین تێیدن بۆ قسەیە یعنی وڵاتانەشی کە اقتصادیان نەوتیە ڕێعین وەکو تەجروبەی نەرویج کە کاکشوان باسی کە تەجروبەی ئەزەبایجان تەجروبەی کەنەدا نێجیریا هەندێک وڵاتەیە کە احتیمادی لەسەر نەوت بووە بۆ قۆناغێک ئەو دەستکەوتە زۆرەی کە نەوت هێناوەتی بۆی بەکارێناوە بۆ دروستکردنی اقتصادی بەدیل کاکە باس خۆی وایە کرد ینی سەرچاوی تر بەڵام ئەمان چاویان لە باس کردە کاکی لەگەڵەوە لەگەڵتان یارمەتی هاوڕێت کاکە ئازایی چێ باس تۆ تەماشاکە ئازایی پیشە سازی عێراقی چەند پێشخستە بوو جانی من ئازایی باس پیشەسازی عسکەری پیشەسازی عسکەری بۆ یارمەتی لە پێداویستیە بازاڕەکانی عێراقا ئێمە هەر شتێکی عێراقیمان نەکری سەلاجی عێراقیمان نەکری غەسالی عێراقیمان نەکری ینی پیشەسازیەکی بینا کرده بوو کە لەسەرین کاکامان ئەوەشیان نەکرد کاکە ڕێبینجانەزانی بە دێژایی ببوورێک لەوانەیە لە بەش کاکزان نابخۆین بە دێژایی حکومڕانی لە عێراق لەوەتی دروست بوو بە تایبەتی لە دوای 58وانێ تاک ڕەهەند ئیشی کردووە تاقا ئیقتصادی سەرەکی کە لە سەر و لە ساڵانەوەدا بە بەردەوامی نەوت بووە قطاعەکانی تری ئیهمال کردووە من کەوا ئەڵێم بەس بەشە زەراعیەکەی کوردستانی واز لێنێ کردووە بەڵا با مافی زانە نەخۆین هاوڕام لەگەڵەوەی کە بڵین ئەوەی کە لە عێراق ڕوئات کاریگەری لە سەهرێمی کوردستان هەیە بەڵام ئەمە تۆزی مبالغی پێوەکەین ئەگەر بڵین وڵاتی تر ئێمە هەموو خەیرانەکانمان لە بەغداوە بۆیێت یانی ئەو خەیرانە لە ناوخۆ بۆ دروست بۆ بەشێکی پەیوەندی بۆ هەیە یعنی یەک پرسیاری زۆر بەسیط کە هەموو جار ئەیکردیان چێ سیاسەتی ئابووری لە وڵاتی ما یەکەم دیاریەکە دوم بەڕێوێ بات یعنی لە بەسەترین ئەزمایە کە ئەتەقێتەوە لە مانگی ساڵی 2014 بۆ نەکە ئۆپۆزیسیۆن بەشداریەکات لە حکوومەتە ئەڵێ وەڵام ناتمە دەسەر قاسەیەکی بەتاڵ ئی باشە ینی تۆ نەتوانی وەکو هەندێک مێرو کە مێرو لە بۆن مناچێت لە هاوی ناخواردن کۆکاتەوە بۆ زستان لاچی خۆی پێی نەکات بۆ هێلکەکانە یان بۆ گەرانەیە کە دایانەی خۆی تو هیچ پاشەکەوتێکت نییە یعنی تۆ نظامێکی حکوومەتێکی گەورەی نەتوانیت پاشەکەوت تێ بکەی بۆیە حکوومەتی زۆر کە کاگین زۆر خۆی مادۆکە بۆی موچەی مانێکی بۆ دابین کا بۆیە من هاوڕام لەگە قسەی کاگڕێبینە ئەمەیە فەوزایەکی خەلاقە دروست سەکرێت بۆ ئەوەی کە ئەزمەیە کە قەیرانێک بە زۆر ئەخڵقێنیت بۆی کە خۆتەنێ پشت پارێزیتەوە من یەک نمونەی زۆر بەسیط ئەگەر بوار هەبێت لەم چەند ڕۆژی ڕابردووە لەیە کە لە کەناڵی RT رووسی هەیە کات لە ساڵی 2014 سەردانی وڵاتی کۆریای باکووری کردوێت کە لە وڵاتانی کە بە دەگمەن میدیاتوانێت بچێتە ناوێت دوایی کە ڕێگەیەکی پێدرێت هەندێک گفتوگۆ لەگەڵ خەڵکا بکات پرسیاری لێکات دەوڵەتێکە لەسەر بناغی دەوڵەتی واجب دروست بووە واتە وڵاتێکە پێی ناڵێن تۆ مافەکانت چیە بڵکو تەنها پێ لە بەرپرسیارەتەکانت چی ئەڵێ وت حەزەکەن چیتان هەبێ ئەڵێ مە بەسە بۆ ئێمە کە لە وڵاتەیە کە هین تەنها بەزەوەیە کە ئەلمیم کوڕەکەی کیم جۆن ئیل ئەم واجبی بەسەر شانە سپاردمەوە ئەم گەورەتی شتە بۆ من بۆ ئەو داواکارانەی کە هەیەە هەمیشە داواکاری بێت زۆر بەسیط وردێکاتەوەڵێ داوای نەکرد زۆربەی خەڵکەم قابلێکرایی وادان هۆڵی گەورەمەوە دروستکەن بۆ سێرک باخچەوەی ئاژەڵانمان بۆ دروستکەن بخوام چین سێریکن باخچەیەک بخوام تیاب حەسەرینەوە بە زۆر واد لەیەکە کۆمەڵێک ینی نظام اقتصادیەکە وا لەو خەڵکا کات کە تموحەکانی بچوو کاتەوە بچووکێ کاتەوە من تەسەورەکەم ئەم ئەزمەی کێسا لە کوردستانی شاهەیە بە شێوەیەک لە شێوەکان دەوڵەت بێ بەڕێوەی بەرێت بۆ ئەوەی ئاستی داواکارەکانی خەڵک بچوو کاتەوە ئێستا گەر خەڵک پێی بڵێ تۆ لەگەڵ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمە یاخودە تێ موچەکە وەرگیرەڵەیە یەکەم جار موچەکەم وەرەگرم کەواتە بۆیە ئەگەر من موچەکەم زۆر گرم دوای پرسیارەکەم لەسەر ئەوەی کە بزانم فەسادی حکوم هەیە نظام بێت زانا یعنی ئێستا بەمان وابیر نەکەینەوە کە مەسلحەتی حکومەت و حزبەکان لە مۆسایەکە دروست بوو ئەنێ مەسا هەندێک ئاسەواری سلبیشی هەیە بۆ ئەوان باوجان بەش سەرجان بە سلبیانی کە ئەوان ئێمە کاگڕێبین لۆ کاتۆ لەگە برادران باس سێواکەین کە ئەمانە بە پارەوەکو کا محەممەد کەریم وتی اقتصادی امتیازیان دروست کردووە ئەوەی کە خزمەتیانەکە امتیازیەکەن جۆرێک لە مجتمعێکی ئیستهلاکیان دروست کردو طبقەیەکی مۆزەفیان دروست کردو ڕبتیان کردو بە خۆیانە بۆی ئیرادیان حزب زەرمەند نەبووە باشە ئێستا لەم وەزای اقتصادیەیە ئەوان ناتوانن موچەی بندیوار بن ئەوان ناتوانن منظەمی مجتمعاتی مەدەنی کە یەک دینار ڕێکخرا و کۆمەڵگەی مجتمعی مەدەنی مزەیەف دروست کرا و ڕبتیان کردو بە خۆیانەوە و دەورێکی عکسیان ناونەتێکە ئەوان زەختەکەنەوە لەسەر کۆمەلگە لە باتیەوەی کە کۆمەلگە زەختی کۆمەلگە بخات سەر دەسەڵات هەچی منظەماتی مجتمعی مەدەنی و ئنجوانە موچەی بڕاوە نسریان ڕێم شەڕیان ناکرێم شەڕ ڕاشڵەچینێکی گەلاشی دروست یعنی مەبەسمێ ئەوان بەزوارکە کاکتوانە ئەو حزب وەکو بناغی خۆی بە تایبەتی و حزبێکە خۆی باش پێشتر دەسەڵاتی هەبوو اقتصادەکە لای خۆی بۆ منەز ناکەم زۆر ئێستا ئێمە چیمانەیە پەرلەمانێکمانەیە کە ناتوانێت دەسەوسان لە چارەسەرکردنی قەیرانەکان حکوومەتێکی لاوازمان هەیە بەڵام حزبێکی بەهێزمان هەیە
حزبێکی بێزمانێتوان چارەسەریکا بۆ اقتصادی سالای حزبەکەواتە ئەوەیە کە بە نەتیجە خۆی وستێت. یەک تعلیقی بەسیط کاک حەمەکەریم ئەوانە هینی هەیە زانیاری تاوی هەیە لەسەری ئەزانی لە میزانی هەموو وڵاتێکە ئەگەر هیچ نەبێ حەدی ئەدنای یاسای تیابێ لە سا حەڤەدانن بۆ کەواریس هەموو ساڵە لە سا حەڤەدانی بۆ کەواریس ینی چییە بوومە لەرزەیەکە بێ شەڕێک بەڵێ ئەمە حسابی کە ئەو 100 ملیاری جەنابەت حسابکە ئەگەر لە سا حەڤە حسابکەی تقریبا 7 ملیارەکە بەشی یعنی ساڵی چێری مێکرد ئەم پەرلەمانە نەها محاسبەم حکومەتە بکە بڵێ کاکە کووە ئەم لە سا حەڤەیەت کووە چی لێ کردو بە دێژای ئەو چەند ساڵە ئێمە لە ساڵی لە قەراری نەوت بەرامبەر خۆراکەوانێ پارە هاتۆتە هەرێ دوای وەژە دوای ڕوخانی بەعسانێ پارە هاتۆتە لێم باشە بۆ لەم ساڵانە داد نەناوە بۆ ڕۆژێک کە تۆ تەنگانەت بێ گیر و گرفتێکی ئاواتە بێ لەبەرەوە ئێمە حکومەتێکمانەیە حەدی ئەدنای بەرپرسیارەتی نەخستۆتە سەرشانی کاک محەممەدکریم پرسیارێکم هەیە گەر ئەزر نەبێ کاکشوان باسی مۆزۆی سقەی کرد داڕمانی مەبدەئی با بڵێن پرەنسیپی متمانە لە بینی سەرمایهدار و بانقە من پرسیارەکە گەورەترەکەم هەر سیستەمی سقە بە کاملی لە بینی هاوڵاتی و حکومەتە لە بینی سەرمایهدار و بانقە لە بینی بانک و هاوڵاتی ئاساییە ئێمە ئێستا لەبەردەم حاڵەتێکین کە متمانەی بانک خەریکە هیارەکە ئەگەری هیاری نەکردبێ و هەمووشمان نزانین متمانەی بانک کە هیارەکە لە بینی کەستمەر و با بڵێن خەڵکێک کە پارەدانێ هاوڵاتی و بانک ئینهارێکی بەسیط نییە لە بینی دوو کەسا کە پارەی داکەن بەڵکو ئاسەواری ئەم بێمتمانەیە هەموو کۆمەلگا ئاگرێتەوە چونکە هەموو کۆمەلگا بە پێی و تیۆرەی با بڵێن فۆکویاما سێری کۆمەلگەی پێەکە یعنی گردبوونەوەیە کە لەسەر بنەمای سقا لە بینی هاوڵاتی و دا حکومەتە لە بینی حکومەت و مؤسساتە لە بینی بانک و پارەیە لە بینی پارە و بەرامبەرەکانیە ئێمە ئێستا لە دۆخێکین کە بێمتمانەی گەشتۆتە شوێنێکی وا کە نە بڕا بە سیاسەکانەکەین نە سیاسەکان بڕامان پێەکەن نە بانک بڕا بە ئێماکەن نەمێ بڕا بە بانقەکەین پارە ترساوە پارە خۆی کڕێتەوە بە ناو ژووری نووسن و سەرین و دۆشەکە یعنی لە وەزعەکەین کە بێمتمانەی بە تەواوەتی باڵی کێشاوە بەسەر ئەم کۆمەلگەی ئێمە تەسیراتی ئەمە چیە ینی لە ڕووی ئابوووریەوە وەڵام پێشەوەی کە جوابی پرسیارەکەت بە ڕێزمنی جوابی پرسیارەکەشتا بەس کۆمەڵک نقاط مناقەشە کرا بە تایبەتی بینی کاکە ڕێبین و کاکەشوان لەسەر وەزعی اقتصادی نظامی سەدام حوسێن بەس بە کورتی بۆی بە کورتی بەس بۆی ئەو ئاماژەیەک بۆ حەسبی تەوزیحی مەسەلەکان متەیدی ڕێی کاکڕێبینەکەم ینی لە زەمانی حزبی باسە بە دوو قۆناغا ڕۆشت 79 بۆ 85 لە 79 بۆ 85 دوو قۆناغی زۆر مهم بوو لە عێراقەکە دروست بوو لە 79 پێیان تاقی ئینفجاری ینی ئیسێسمارێک دروست بوو لە عێراقا هات ژێرخانی وڵاتەکەی دروست کرد و دوا ئەوە هات استراتیجیکی داخل کرد استراتیجی ئەحلالی وارداتی بڵێم لە اقتصادا یعنی تۆ چی لە دەرەوە هێنم لە ناو خۆما دروستیەکەم ئەو فەدری کاک ڕێبن باسێکە فعلا ئەمە هەموو شتەکانمان هەبوو مشتی ستاندەری عالەمیش بوو بەڕاستی بۆیە ئەمەوێ بڵێم ئەوە کە فعلا نهجێک هات دوای شەڕی عێراق و ئێران لە 85 هەموو منحەکان گۆڕا سیستەمێکی خەسخەسە دەستی پێ کرد هەموو شاکانێکی فرۆشتە بۆیە تەوجهاتێکی تەنمەوی هەبوو لە عێراق خاڵی دومیانەوەی کە جەنابەت باسێکە ئەزمی سیقاوە ئەوەی کە شۆنی ئاماژی پێکرد کە بانقەکان سەرمایهدارەکان سیقا نەماوە پارە نەماوە من جارێکی تێتاکی دەکەمە لەسەر دوو خاڵ بڕۆم خاڵ استراتیجیتی ئیمتیاز کە قیادی سیاسی تەبەنی کردو استراتیجە و خاڵی دومیشیان ئایا فعلا ئەو کۆمپانیانەی کە باسمان کرد و پێنجە کە کۆی سویلی کوردستان لە بەردەستیانە تقریبا ئایا ئیفلاسیان کردووە یا خۆپارەکان سەحب کردووە من دڵنیام لەوە کە ئەوانە مۆزوعی ئیفلاس نییە مۆزوعی سەحبی پارەیە حەزەکەم زانرێەوە چونکە تۆ ئەو کۆمپانیانە کۆمپانیای حیزبن کۆمپانیای سێبەر و مەسئولن یعنی ممکن نیە ئەوانە ئیفلاسیان کردو ئێستاکە پارەکان خۆرا بە ڕەنگە هەندێک لە بەردەستیانە بێ لە بانقا بەس بۆ تەمویه یعنی بۆ شاردنەوە بڵێنەوە پاڵخ ئەومان هەیە دەنا بە حقیقت ئەوانە ئێستا کۆمپانیا هەیە کولی مانگێک ڕەنگە 600 ملیۆن دلار ئەسڵەن داهاتەکەی بێ بەرحاڵ بگەڕێمە سەر ئەوەی جوابی پرسیارەکە جەنابەت قیادەی سیاسی استراتیژیکی ئیمتیاز هەتا ئێستاکانە قیادی سیاسی کە تاقەی نەوتی بەدەسەوەیە ئیمکانەتی نەوتی بەدەسەوەیە بەکاری هێنا وەکو ئیمتیاز وەکو باسمان کرد هەتا ئیستیقطابەکە بۆ شوێ ڕۆشت ئەگەر بەهاتێ قەرانەکان دەستی پێ نەکردا بەو شێوەیە و مەسلەی داعش و مەسلەی ئاوار و ئەمان نەهاتاتە پێشەوە و مەسلەی بڕینی پارەی بەغان هاتێت پێشەوە ڕەنگە چەندین ساڵی تر قیادی سیاسی بیتوانێت بە استراتیژی ئیمتیاز ئیشەکەی بڕوە بۆ چونکە استراتیژی ئیمتیاز وی لە بەردەسا بوو کە ڕۆژ بە ڕۆژ دایرەی مجتەمع فراوانکە کە بەخۆی بەسێتەوە بەڵام کاتێک کە قەیرانەکان دێ استراتیژیتی ئیمتیاز خۆی دەوری نامێنێ
من ئەمێ بەڕاستی بگەم یەک نەتیجە لەوەیە کەواتە مەساحەی مجتەمع لە دەوری حیزب کەمە بێتەوە ڕەنگە لێرە لەگەڵ کاکە دکتۆرزانە تۆزێک جیاواز بم بۆی کە حیزب بە قوتی نامێنێتەوە بینەوە سەر ئەلێرەوە چی لێ دێ کە تو ئیمتیازت چەندەوە لە خەڵک اینجا حیزبە ئەنجا چی کەسێکە دوونەوە تەسیرەکە تەسیرێکی وسیقی کە جەنابەت باسێکی وەلای لێ بکەیت تەسیری دار ئەوەیە ئیتر پشت لەو حیزباکە کە ئەم پشت لە حیزبەکەکە یعنی چی لێرەیە بە معنایەکی تر بە استراتیژیتی ئیمتیاز کۆی فاکتەری یاخیبوون لە ناو مجتەمەعەکە تەخدیرەکە دیهۆشیەکە سڕیەکە ئیمتیازاتی داوە کەواتە نە فاکتەری ناوخۆ توانێت ئیشکە نە فاکتەری دەرەوە کە تەسیر کاتە سەر فاکتەری ناوخۆ بیکا بە شۆڕش نایجوڵێنێ و باشترین نمونەش حەڤی شوبات بەرخەڵ بینە سەر متمانە شتێک هەیە لە اقتصادا ئێمە پێڵی متمانە لە بینی قیادەی سیاسی و لە بینی خەڵک لێرە ئەوەی کە ئەم دوانە ڕەتەکابەیەکەوە لە اقتصادا شتێکە پێڵین پۆتێنشڵ ئەنێ ئەتاقل کامیرە بە یعنی هێزیەکە شاراوەیە دیار نییە لە ناو کۆمەڵگەیە ئەمە چی ئەتوانی بیتەقێنێتەوە تەنها قیادی سیاسی متمانەی قیادی سیاسی بنمونەیەکی بەسیط غاندی بەبێ یەک فیشەک تەقێنێ شۆڕشی وڵاتەکەشی ڕزگار کرد بۆ وتی کاچی خۆم لەبەر ئەوەی کە قوماش فتح پاشا بەریتانی بۆ ئەو کاتە بەریتانیا شتی بەریتانی مەکڕن گەورەتر مستعمەری هەند بەریتانیا بوو چەندەها ملیۆن خەڵکی تیا بوو کە نانەکڕی سەنعاتی بەریتانە تووشی شەلە بوو مشکلەی بە دووسە بوو بە کورتی یەکسانی کە مەجال بیتێ ئەمە لە قیادی سیاسی کورد کە ئەمە نەماکەواتە پۆتێن گەورەترین سیلاح لە دەستی قیادی سیاسی نەما چونکە کە تۆ پۆتێنشەڵت هەبێ متوانێت هەبێ قیادی سیاسی چی خۆتەیەکدا بنی ئیرادەی قیادەی سیاسیە کاتوانێت کۆی توانای کۆمەڵگە بەگەڕ بخاتەوە من ئەگە سیقەم بە قیادی سیاسی خۆم بێ شەو ڕۆڕەخەیتە سەر یەک بە ئیخلاسی شەکەی بەغیری ئەو ئەو قسەی مامۆستا ئیشارەتی پیاوی کە خەڵک لە چواردۆری حیزب نامێنێتەوە من ئەڵێم خەڵکە دوایە بێ بچێ بۆ شوێنێکە بێ مادەم و خەڵکە وڵاتێکی ڕێعیە ئەبێ بچێتەوە بۆ شوێنی تر بەڵام ئەو جاران دڵمان بۆ خۆش بوو کە خەڵک واز لە حیزبێنێت چێتە لای حکوومەتی لای پەرلەمان بێسامانم کۆمەڵ دامەزراوەیەکن کە لاوازن ناتوان بۆیە من قەناعەتم وایە جارێکترم خەڵکە لە چواردۆری حیزب کۆ بێتەوە بۆیە گومانم هەیە لەسەر ئەوەی کە ئەسڵن پلانیش ئەوە بێت جاری ئەم قەیرانەداراییە چارەسەر بکرێت بەڵکو ئەمە ئاماژ لی نزیکترین ئێستا چێ خواهیاتی حکوومەتێک لە بەردەسە نەخڵک داوای تاعینبوونی لێکات نەخڵک داوای نەسری و ئیزافاتی لێکات حکوومەت بەدای موچەکەیەکە بەس بەدوای موچەکەی خۆیان گەڕێت بۆیە ئێستا دەوڵەتیش ئەگەر بێت چارەسەری شتەکانی بۆکە بەس موچەکەی لێ بەخشێتەوە بۆیە من بۆیە دیسانەوە تاکی دەکەمەوە لەسەر ئەوەی کامە بەرنامەیەکە حزب لێرەیە بە دیوەکەی تریشانە بەهێزە بێت بۆیە ئەم ئەوەی کە بە ئاگایی کە باز لە دەسەڵات دەکات لە بێ ئاگاییەوە نییە بەرنامەی داناوە بەڵام بەرنمەکانی خۆی بۆ ئەزەماتەکانی دیسان و خەڵک ئەجوڵێنێ بەڵام احترامن لە بینی و دوو قەوساوەکو خەساندنە ینی جۆرێکی ترە لە خەساندنی خەڵک تەنها بە پاسایی موچە جاران بە ئیمتیاز بوو بەڵام جارە تەنها بە موچەکەی کات ڕەنگە دوایی ئەمەش هەمیشە ئەیکات هاڕەشەیەک لەسەری تۆ گەر نەتوانیت پابندی من بی ئەوە منم کە توانیمە لە گرفانی تایبەتی خۆم لە کاتێک ئەم گرفانی حکوومەت و دەوڵەت بووە لە گرفانی تایبەتی خۆم پارەکەت پێمەوە بۆ ئەم زیواجێتی کە دەوڵەت مامەڵی لەگەڵاکات تۆ وڵاتێکی لە پڕێک ئامەژ بووین بە وڵاتێکی ڕێعی ئەجنا پێشتروانە بوو لە هەرێمی کوردستانە بەڵام خۆمان وابەستە کرد بە پرسینەوەتەوە وڵاتێکی خەڵکت دروست کردووە لەسەر ئەوەی کە تەنها بەرکارە بەرخۆرە تەنها توانێت وەریگرێت و بخوات و ژمارەیەکی زۆر بۆ ئیمتیازی بۆ خۆی دروست کردووە بەڵکو تەنها تعارضێک کە حزب تێکەوت پێ ئەوەیە کە ئێستا مەرحەلەی ئیمتیاز کە خەڵکی پێکۆ کردوێتەوە ئەم جارە بە ناوی دەوڵەتەوە کردوێتی و حزب خۆی تیا بەشدار بوو بەڵام پێم وایە ئەوەی کە وای کردووە عنی ئەو سوالەکە بۆچی خەڵکینەکە ئەمان لە یەک شتوانیانە لێزارانە ئیشیان کردووە زۆرینەی خەڵکی کوردستان و زۆرینەی بە تایبەتی حیزبیەکانەوەوانەی کە لە دەوری حیزبەکانین کرد حیزبەکان توانیوانە قەنەعەتیان پێکەن ئەم کێشەی دەرەکیە کێشەی نهاتنی بەغاوە کێشەی شەڕی داعشە یعنی کەس ئەو تەسەورەی ئێمەی نییە کە ئەساسن کێشەکە بنیەویە و پەیوەندی بە سیاسەتی ئابووری هەرێمی کوردستان و بە سیاسەتەکەبوونی حیزبۆیە توانی ویانام حکایەتە بە خەڵک بڵێن کە ئەم کێشەی دەرەکیە و خەتای ئەمانیتیانە مشکلەکەوەیە بەغام و چەنایەت یعنی بە بوو جەنایەت و شەڕێکیشمانەیە ئەمایان توانی لەبەر ئەوە خەڵک ئەو ڕەدیفعل ڕادیکالەی نییە یعنی ڕاستە ئیمتیازەکەی ئێستا لە دەزاوە بەڵام پێی وایە ئەم ئیمتیاز لە دەزانە خەتای
هێزە کوردیەکان نییە خەتای بەغایە و خەتای شەڕی داعشە و بەمە بەعکسەوە من لەگەڵ ئەو هینەی کاکزانایەم کە ڕەنگە ئینتیما بۆ حیزب بەقوت بکات فوو بەهینێکی هەستێکی ناسیۆنالی بەقوە تاکە ئەچنەوە پاڵ زیاتر حیزبەکان توانە ببوو لە ئەزانی یەک جانیپەیەکە ئێمە قسەمان لەسەر نەکرد ئەویش اقتصادی حیزبە بۆ زانینتان لە تێگڕایم ئەزمانە اقتصادی حیزب زەرری زۆر کەم بەرکەوتووە دیقەتی کەناڵەکانیان بن کەناڵی تازە ئەکرێتەوە کۆنگرەی گەورە ئەگرن لە شوێنانی تر ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئێمە اقتصادێکوانەیە لەسەر و هەموو سیستەمی اقتصادی ئێمە وەڕواکەشی اقتصادی حیزبە من قەناعەتم وایە بۆ خۆم قەناعەتم وایە کەسێمە بازە ئەوەکەین پێشمەرگە پارەی نییە من قەناعەتم وایە هەردوو حیزب بۆ ماوەی چەند مانگ شەتوانن بەس پێشمەرگە بژێن بەڵێ کاکشان بە تێبینێکی خۆم کۆتایی بەرنامەکەیانم کاکشان باسی ئەگەری تەقینەوەی کۆمەڵایەتی کرد بە هۆی نەبوونی پارە و داڕمانی وەزی ئابوووریەوە بەزەوەی یەکێکە لە تیۆرەکان یەکێکە لە تیۆرەکانەوەیە کە کاتی خۆی لە نەوەکانە ئەمریکیەکان کە حەساریان خستە سەر عێراق پێیان وابوو دروستکردنی گەماروی ئابووری و دابەزانی وەزعی ئابووری خەڵک بێتە مای گۆڕانکاری بەڵام دەرکە و خەڵکی عێراق بوو بە عەبدی بۆبوونی بایعی و بوو بە چۆن ناو ڕیزە درێژەکانی وەرگرتنی بایعی و ڕەنگە ئەمجا ئەم تەجروبەی ئەسەک هەیە وابکە کە خەڵک چاوەڕێ و چەبێت و هەموو گربوونەوەکان باڕاستی سیاقەکان جیا بەزەوەی چێکە لە تیۆرەکان ئەڵلقەیەم جاری دیالۆگ کۆتایی هاو زۆر سپاسی کاک محەممەد کەریمەکەن و میوانی تایبەتی لە مەڵقەیە بەشداری کردین سپاس بۆ هەموو هاوڕێیان تا بەرنامەیەکی تری هەفتەی داهاتوو هەر شاد و سەلامەت بن. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری کۆمپانیای ڕۆژی نوێ